عليكم. وعليكم السلام ورحمة الله. السلام عليكم. وعليكم السلام. بخير بك هاتفك. واقوتي بخ. بخير بك. واصلك. تمام. يا اخوانا شو ساق به؟ ازانم زۆرمان بووی. خەڵکی ئێمە لادیانە زۆر ئینسانی باشن. هەمیشە حەزەکەن یارمەتی خەڵک بن. ماڵت ئاوا بێ و مەمنونین. هەچ کارێک بە ئێمە بکرێت ئێمە لە خزمەتین. بە قوربانە بم. زۆر مەمنوتم. کەواتەوەم بۆ بکەرەوە. ئاوا ما بێت؟ ئەی چۆن نابێ؟ بە ساقم خێراکە بە قوربانم دەی. وەرە لەگەڵم. با بڕێین. وەرە ڕاکشێ دەست بکە سەرم بەردا. باشە من چاکەم کرد لەگەڵ تا هەی نمەک بە حەیران. وەتەورێوە نەیە. بەس دەنگەدەنکەی یەک تەورەی کێشم بە تەقی سەدا دەگەچی؟ بۆ خۆی گوێی لێگرە باشە؟ خواحافیز. هەی سپڵەی بێوەفا خیانەت کرد. محەممەد محەممەد